یانەی کارەبای شاری بەغدا بە مەبەستی کەمپێکی مەشق و ڕاهێنان ڕووی لە هەولێر کردووە وەک ئامادەکاری بۆ خولی نایابی عێراق. تیپەکە ماوەی 8 بۆ 10 ڕۆژ لە هەولێر لە نێو کەمپە مەشقەکەی دەمێنێتەوە. ڕاهێنەری یانەکەش داوای دواخستنی وادەی دەستپێکی خولەکە دەکات بەهۆی ئەوەی بە تەواوەتی ئامادەنین بۆ چوونە نێو ڕکابەری. الحقيقة احنا اليوم الثالث في المعسكر أربيل. لە ڕاستیداوە ڕۆژی سێمە کە لە هەولێرین. هەڵبژاردننی هەولێریان کوردستان بەگشتی بەهۆی بوونی یاریگا و شوێنی حەوانەوە باشە، ڕەفتاری میوانداریان زۆر باشە. ئەوەی زیاتر بێزاری کردوین کاتی دەستپێکی خول و دەستپێکی ئامادەکاریە ماوەکەی زۆر کەمە، کاریگەری لەسەر تیپەکان و یاریزانەکانیش دەبێت. تەنها دوو یاری دۆستانە ئەنجام دەدەین و دەچینە نێو خولی نایابی عێراق. هیوادارم دەستەی ئاساییکردنەوە لە یەکێتی تۆ پێی عێراق پێداچوونەوە بە کاتەکەی بکات، دەرفەتی زیاتر بە هەموو تیپەکان بدرێت، نەک تەنها یانەی کارەبا. یانەی کارەبا گۆڕانکاری زۆری لە پێکاتەکەیدا کردووە بە جۆرێک لە 160 پێکاتەکەی یاریزانانی نوێن و لە 140 یاریزانانی وەرزی ڕابردوو. کارەبا گرێبەستی لەگەڵ گەیلان لوقمانی یاریزانی وەرزی ڕابردووی خۆی و پێشووی یانەی برایەتی نوێ کردوتەوە و گرێبەستی لەگەڵ عومەر سەددامی یاریزانی یانەی پێشمەرگەی هەولێر و نیاز مەغدیدی یاریزانی یانەی زێرەڤانی ئەنجام داوە. هاتینێن بۆ هەولێرە بۆ کەمپێکی مەشقی بۆ ئەوەی تیپەکەمان باش ئامادەکەین بۆ خولی نایابی عێراق کە لەوانەیە 15 ڕۆژکەوە دەست پێ بکە. تا ڕادەیەکی باش لەوانێت 100 تا 6 تیپەکەمان ئامادە بێ بۆ کەمپە مەشقی ئینشاڵڵا دەگەینە 100 تا 80 شتێکی وا هەتا چەند یاریێکی و دیش دەکەین تا داخلی دەوری ئینشاڵڵا. بەڕاستی من وەکو خۆم یعنی تمۆهم زۆر یعنی بەتەمامە ئینشاڵڵا سەر شتێکی نوێ ببینین وەکو شەخص ئینشاڵڵا و یانەی کارەباش ئینشاڵڵا و ئاست و ئەنجامی باش پێشکەش دەکەین و ئینشاڵڵا جێی دەستم دیار دەبی لەو یانەیە و بەرەو جێی باشتر هەنگاودنی. چەند یانەی گۆڕان کردیتە شارەکانی کوردستان یعنی کارەباش یەکە لەو یانانە ئیتر کەمپی مەشقمان ئینشاڵڵا 8 تا 10 ڕۆژ دەبیتن ئەو چەند ڕۆژێکە بەردەوامین زۆر باشە و هەست دەکەم یعنی بەردەوام بین نەتیجەی بزۆر باشی دەبێت و چەند یاریەکی و دیش ئەنجام دەدەین ئینشاڵڵا نەقسی فەریق بەدیار دەکەیت و ئینشاڵڵا خۆم حازر دەکەن بۆ یەکەم یاری و دەوری. کارەبا ڕۆژانە لەسەر یاریگەی یانەی برایەتی لە دوو کاتی جیاواز بەیانیان و ئێواران مەشقەکانی ئەنجام دەدات. وا بڕیارە دوو یاری دۆستانە بەرامبەر یانەی هەولێر و یانەی نەفتی میسان ئەنجام بدات، دواتر بگەڕێتەوە بۆ بەغدا تاوەکو خۆی بۆ یاری جەویەی هاوشاری ئامادە بکات لە یەکەم یاری خولی نایابی عێراق کەوا بڕیارە خولەکە لە 25 مانگە دەست پێ بکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.